لا هشتا و پێنج و هشتا و شش و هشتا و هەفت کاتێک پلەی یەکی خولی عێراقیتان بەدەستهێنا بانگێشی فەڕەنسا کران لەگەڵ کامەرا محەممەد هەلا ئەوەی بوو چووینە باشە بەپێی ئەو زانیارانەی کە من هەمە کامەرا محەممەد ئەو کاتە گوتی وەرە با هەربین و بەشکە مافی پەنابەرێتی وەرگین ئەو بەسەر هاتەم بوو کامەران هەلو ئەو فکری کامەرانی هەبوو باشە تەلەفۆنمان کردو برادرە چی کاگەمەغدیت هەیە ئەوش لە عیب لەگەمە لێرە لە سویدا بۆ کامەران گوتی ڕقەمی مەغدیم لە قسەی لەگە بکەین گوتم دەتانی گوتی لە تەلەفۆن لە فەرەنسا بوو هەشتا و پێنج بوو تەلەفۆنێکی جوابی داوە گوتمە فلانکەەوە کوونە باشن گوتمان لە فەرەنساینا جوو نەچیدا چ دەکەن لە فەرەنسای کو گەیشتە فەرەنسای گوتم وەڵا لە فەرەنساینا گوتی کار ڕقەم لە چێن دەرینا ئێستا دەزانم فندق نیکۆلا هۆتێل ڕقەمەکەمان دایێ تەلەفۆن گوتی تەلەفۆنتان تەلەفۆن کرد ئەمن هەڵم گوتم ها گوتی وەڵا لە فەرەنساینا دەزانین چ دەکەن دەچنە سەفارەی چیان سەفارە یەکسەر لزوو سیاسی دەرەجەیەک وەردەگیرن لاعبی عێراق کامەران گوت چ دەڵێت و گوتم کاکە من نایم ئەمن بابم داکەم هەموو لە لێرە نەم تااقەت هیچم نییە نەکانە دەیان بردنە دایرەی ئەمن تحقیقەوەە زۆر ناخۆش وەختی سەردامی بوو ینی وەزعەکە خراپ بوو کامەران دەگوت کاکە بابچی کورە فرسەتە بابچی وتم بە خوددا من نایم کامەران حەزی لێ بوو لەو مەوزوع حەزی لێ بوو بەس دوایەوەچی هاتینەوە بەتەنێژ نەچوو بەتەنێژ نەیدەکرد لەسەر عێراق بووین لەسەر تەیارەمان لەسەر بەغدای بوو گوتم کامەران لەسەر بەغداینە گوتی ئێستا لەسەرەوەی بوو سوید بووی لە خۆمان دەچینەوە لای کو بۆ تو کاپتن ئەو قەرارت نەدا بڕۆی بگەڕێ لە بەداک و باب برام و خوشکم وانە وابزانم برادران ئەوانی بینەران هەندێک دەزانن ئەو وەختی هەر کەسێک بچوو بە دەرێ هەڵات بە داک و بابوانێن هەموو دەگرێت لە دایرەیە هەتا دەهاتیەوە لە وەزعی خراپ بووین نەدەبات.